لە بەرامبەر سنوور بەزاندن و بۆردمانکردنی گوند و دێهاتەکانی کوردستان و شەهیدکردنی هاوڵاتیانی مەدەنی، حکوومەتی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق باڵوێزی تورکیایان لە بەغداد ئاگادار کردووەتەوە لەسەر ئەو پێشێلکاریە. حازم یوسفی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق دەڵێت باڵوێزی تورکیا ئاگادارکردنەوەکەی گەیاندووە بە تورکیا و چاوەڕوانی وەڵامین. چاوەڕێی وەڵامیانین، وەڵامی دیبلۆماسی. سەفیر ئەوەیە وەردەگری مزەکرەکە وەردەگری دەنێریت بۆ حکوومەتی خۆی و ئەویش ئێستا چاوەڕێی وەڵامی حکوومەتی خۆیە و ئێمەش چاوەڕێی ئەو وەڵامەی نەبزانین ئەوانە ئەڵێن چی؟ ئەوان چونکە ئەبێ یعنی ئەمە قواعدی سیاسی قواعدی دیبلۆماسی دەولی ئەبێ وەڵامێکمان بدەن کە ئێمە بابە ئێمە وا دەکەین لەبەر ئەوە ئێمە ئەو کات ئەتوانین طبعاً لەگەڵیان بچینە ناو مەسەلەکە و گفتوگۆ بکەین و یعنی وەکو عێراق مەبەستم وەکو هەرێمی کوردستان ئەبێ عیلاجی ئەو مۆزوعە بکرێ. و دووەم مەکتەبی ڕئیسی وەزەرا دیارە بەیانیان دەرکردووە، بەیانەکەش توندە و بەڕاستی بێمە معنە بە هیچ شێوەیەک یعنی ئێمە قبوڵ ناکەین خەڵک یعنی تعدایی لە وڵاتی ئێمە بکە. ئێمە وڵاتەکەین نامانەوێت تەدەخل لە کاروباری کەس بکەین و لە عینی کات نایڵین خەڵکیش وا تەدەخلمان یعنی لە ناو کاروباری ئێمە بکە و تعدا لەسەر سەروەری وڵاتەکەمان بکە. ئەگە مەسەلا پەکەکەیە خۆ مەوزوعی پەکەکە ئەتوانن وەکووتم دووبارەی دەکەم ئەبێ ئەوە هەبی ینی ڕێگایەکی تر هەبی بۆ چارەسەری ئەوە ئەوەش هەر ڕێگایەکە ئەوەیە گفتوگۆیە دانوستاندنە پێکەوە و عیلاج بکرێ بۆ ڕەزامەندی هەموو لایەک. حازم یوسفی دەڵێت هیچ بیانوێک نییە بۆ پێشێلکردنی سەروەری وڵات و شەهیدکردنی گۆندنشینان. تورکیا خەریکی بردومانکردنی هەرێمی کوردستانە لەو سەرد بۆ ئەو سەر. بەڕاستی بە بیانووی ئەوە کە وڵات چەکدارەکانی پێکەکە لە منتیقەنە من ناتوانم بڵێم لەوێنین، لەوێنە لە بەعزە شوێن هەن، بەڵام معنای ئەوە نییە ئێمە ینی شوێنەکەمان کوردستانەکەمان عێراقەکەمان ئیتر واڵابی بۆ خەڵک بێت ئەوە بکە بردومانی بکە بە ئەو بیانوە ئەوەندە نایێنی چونکە ئەم مەوزوعە بەڕای من بە چەک و تیارە و تۆپ و ئەوە چارەسەر نەکرێ و قەت عیلاجی نییە، ئەبێ ئەوە تەفاهم بکە. حازم یوسفی دەڵێت گەر بیانوش هەبوونی گەریلاکانی پەکەکەیە دەبێت بە گفتوگۆ و لێک تێگەیشتن چارەسەری ئەو کێشەیە بکرێت و عێراق و تورکیاش پەیوەندیەکانیان لە ئاستێکی باشدایە. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.